بەبوونەی یادی 25 ساڵەی دامەزراندنی دەستگای میدیایی کوردساتەوە بەشی سوشال میدیای کوردسات پارچە ڤیدیۆیەکی بڵاو کردوێتەوە کە لە دەرهێنانی کارمەندی دەستگاکەمان هێما سەلاحە کاری دەرهێنانی بۆ پارچە ڤیدیۆکە کردووە و لەلایەن پێشکەشکار ئاری عومەرەوە با بڵێن پێشکەشەکرێت لە ناو پارچە ڤیدیۆکەیە بەشێک لە کارمەندە دێرینەکانی دەستگای میدیای کوردسات پیشانەدرێت و تایبەتمەندیەکانی ئەم کارمەندانە لەلایەن ئاری عومەرەوە باس دەکرێت ئاری بە شێوازێکی تەنز ئامێز و بە شێوازی تایبەتی خۆی بە شێوەیەکی زۆر جوان پێشکەشکردنەکە ئاکات و ئەم پارچە ڤیدیۆیە بۆتە سەرنجی با بڵێن هەموو فۆلۆوەرسەکانی کوردسات و لەگەڵیشیدا بۆتە جێی سەرنجی هەموو ئەوانەی کە پارچە ڤیدیۆکەیان بینیوە. وەرن بە هەندێک لە فایلەکانی بەشێک لە کارمەندانی کوردساتان بۆ هەڵبڕمەوە. کاک بەرزان بەرنامەکە زۆر جوانە هیوادارین بەردەوام بی و لە ساڵی تازەشا زۆرترین کەسایەتیەکانی شار بەسەر بکەیتەوە بەست خوا واز لە کارمەندانی سوشال میدیا بێنە بۆ ئەوە هیلایەکانەکەی ئەم بەشە زۆر جوانە با ببین بۆ سوشال میدیا. کاک نەجیب بەرپرسی کامێرەبانەکانە ماڵە ئابێ بۆ ساڵی نوێ تۆزێک کافاین و قاوە کەم کەرەوە هەر ئەڵەی سەلام عەلیکم یەکسەر پێش ئەڵەی های هاواری و دیوانە کافی دووانە کافی ئینزەکەشم بین خۆمان بە تۆزە باش بوو بەڵام تۆزێک کافاین کە بکەڕەوە بۆ سەحەتە خراپ. ئەمە گیان هاوێکم بەرە بەساکەوە وایە دکتۆرە؟ لە 100% وایە. اینجا سەرای کاک بەهادینی چێشقان وەڵڵای کاک بەهادی هەر هەمومان بە خواردنەکانی کوردسات قەڵەو بووین بۆ خاتری خوا تۆزە ئاگات لێ مام جەماعەتەوە قەلە بێنن با بۆ نیوەڕۆ حازری بکەین چکە نیوەڕۆ قەلمانەیە. اینجا بەخواش ئەم کوپانە کاتی گۆڕینی هاتووە ئاوڕێکیان لێ بەرەوە ڕۆژمە بەم چایمێناوەتە سەرەوە دەخ ئەوە دەرهێنەرەکە مەڵێک کە هاتم بۆ کورسات بەڕێوەبەری کورسات توێتی یەکەم ڕۆژی ڕێجیم ئەرێ دەرهێنەر تۆ چەند ساڵە دێری؟ 5 ساڵ پێش ئێستاوایت بەخوا تۆزە پێش ئێستاش لە خوارەوە بین شیرینی خوا بە منیوت ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕێجیم. ئەرە دکتۆرە هەر بەڕاست یەکەم ڕۆژی ڕێجەم باشە بەس تەنها یەکەم ڕۆژ باشە تا مادەم بەڕێوەبەری یەکەم ڕۆژ باشە یەکەم ڕۆژ هەمومان یەکەم ڕۆژ ڕێجیم مەکەین. سێوەی ڕادیۆ گوێ لەم دەنگە بگیرە. فالح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شەعبی لە عێراق ڕێگەیاند گرنگی با گومانەکان نادەن و ئەوان لە ژێر فەرمانی فەرماندەی ئۆپراسیۆن ناوبەشەکان و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکاندا ئامادەن. هەمومان ژمارەکەتمان بە سێوەی ڕادیۆ سیف کردووە. کاتیەوەی تۆزە خۆتمان نیشاند ئاگاوکاری سوشال میدیا جا من لە ناو مۆبایلەکەشمە بە هاوکاری سەرسپی ژمارەکەی من سیف کردووە. ئەوە ساڵی نوێ بەزانین ساڵی 2024 فکرتان پێ بوو و لە دووبەی خەڵاتان بردەوە ئێدە هەلێکی تەشە بکە بەلایەکی بکە یان ڕەش یان سپی بە هەوونەوەی بەس خۆت تاکاوکرد خۆ 2000 خۆت بڕێرە دیێم ڤیدیۆ بڕوایە خۆت اینجا ڕاڕینە سەر خانمی دەرهێنەر لە ساڵی نوێەوە خۆ دووەرە پێشەشیگاگەر بەدڵ نییە هەرڵی گوت قەت ناڵە وێری بووی فقط ماچوبا بەجا من بەنامی کوردسات کوردەواریەک چی ماوە نەم بەزمە بەخوا تووشیان کردو باش دەبس ماڵ ها کۆم پێشەشێ ساڵی نوێتان پیرۆز و هەر لە خۆشیاوە دەکەتی کەم بابە تەواکەم یاخوا نەکەوینە بەردەستی ئاری دوایی ئاوامان پێکات.